بڵاوت لێبێت زانیاری زیاتر لەبارەی پانێڵەکەوە چییە؟ بەڵێ مەحموود سڵاو لە ئێوەش دیارە ئەو کاتێک کە من ئێستا قساکەم ئێستا پانێڵەکە دەستی پێ کردووە. پانێڵەکە بۆ لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان سازکراوە واتە هەر پێنج لایەنە سەرەکی هەرێمی کوردستان و هەروەها شارەزایانی بواری هەڵبژاردن. دیارە ئێستا پانێڵەکە لە پشتبوونەوەی کە بینن دەستی پێکردووە وتەی کردنەوەی پانێڵەکەیە. دوای ئەوە هەر پێنج حیزبە سەرەکیەکەی هەرێمی کوردستان قسە لەسەر هەڵبژاردنەکان نەکەن. دیارە ئەمان پرسیاریان ئاڕاستەی بەشداروان کردووە. پرسیارەکان لەسەر هەڵبژاردنە واتە ئەو هەڵبژاردنانەی کە ئەنجامەدرێت بەرەو کوێ ئەڕوات بە چێ میکانیزمێک هەڵبژاردن ئەنجامەدرێت واتە کۆمەڵێتەوە هەیە کە قسەی لەسەرەکرێت وەڕابردوچوونی هەموو لایەنە سیاسیەکان و هەروە شارەزانی بواری هەڵبژاردن وەرەگیرێت و دوای ئەوە گفتوگۆیەکی کراوە سازەکرێت هەموو لایەنەکان و خەڵکانی شارەزای بواری هەڵبژاردن قسە لەسەر ئەماکەن. بەڵێ ئەو کۆبوونەوە و پانێڵەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێ کێ سەرپەرشتی کردووە و ئەو لایەنانەی کە بەشدارن چۆن باس لەوەها کۆبوونەوە و کۆڕێک دەکەن کە زەرورەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بە زەرور ئەزانن. بەڵێ خۆی لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان دیارە ئەمە کراوە و وەکو ئاماژەم پێکرد هەر پێنج لایەنە سەرەکیەکەی باشووری کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، بزوتنەوەی گۆڕان هەر یەک لەمانە نوێنەریان ئامادەیە لە پانێڵەکە تێڕوانینی خۆیان سەبارەت بە هەڵبژاردنەکان ئەخەنە ڕوو واتە هەر بۆ چوونێکیان هەبێ پێشنیارێکیان هەبێ لەم پانێڵەی خەنە ڕوو دواتر یعنی تاوتوێیەکەن بۆ چوونەکانیان ڕێکخراوی چەتر ئەوەی کە من بزانم بەکارەکە هەڵساوە. ئەمەی کە بەدەستی منەوەیە دە پرسیارەکە ئاراستەی ینی بەشداربووانە کرێت دواتر لەسەر ئەم دەخاڵە چۆنەڵی تاوتوێی مەسەلەکانی هەڵبژاردن نەکرێت واتە خاڵەکان تاوتوێ ئەکرێت دواتر قسەی لەسەرەکرێت بزانن چ میکانیزمێ باشە واتە یان هەڵبژاردنەکان بە چه ئاراستەیەک دەڕوا بەرەوکی ئەڕوات هەموو ئەو بابەتانە لە پانێڵەکە تاوتوێ من هەوڵە ینی زانیاری زیاتر لە باڵە تاکەی ئەم پانێڵە بەردەوام ئەبێ و ئەگەری ئەوەی هەیە لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان وەها پانێڵێک دووبارە ببێتەوە و ڕێکخرێت. بەڵێ پانێڵەکە هەر بۆ ئەمڕۆیە واتە لە ئێستاوکە دەستی پێکردووە کاژمێر دوو سی خولاکە تاوەکو کاژمێر پێنجونی ئەوەی کە من بزانم بەردەوامە بێت و دیار نییە جارێ لە شارەکانی تر ئەنجامە دریانە و دەمێ ئاماژە بەوەش بکەم کەمێک بەر لە ئێستا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی کۆڕانیش لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی کۆڕان هەر لەسەر مەسەلەکانی هەڵبژاردننی عێراق کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و کۆبوونەوەکە کۆتایی هات. دیارە هەر لەسەر مەسەلەی هەڵبژاردن و بەشداریکردنی کۆمەڵ و گۆڕان لە هەڵبژاردنەکانی عێراق بوو. ڕامیار عوسمان سوپاس بۆ زانیاریەکانت.